ئێوارەیەکی پاییز ژێر درەختەکان بە گەڵای زەردی هەڵوەری و داپۆشراو. پیاوێکی کاڵمەڵی بەسەر و سیما بەدەم هەنیسکی گریانەوە بەرەو وێزگەی شەمەندەفەری ئەستەمبول بەڕێکەوت. ئەوە ڕووم کردە تۆ ئەی دایکی مشفق 25 ساڵە لە غوربەتدا بەیادی تۆ دەژیم خوا شاهیدی حاڵە. بەیانی دانەسیم لای تۆوە هات بۆنی وەتەن پێوە ئەوە نووسرایەوە پیرانە سەر عومرم لەسەر نوێوە. ترەن جوڵایەوە وا کەوتە ڕێ باوەڕ بەخۆ ناکەم خەوە یاخود خەیاڵ یا ڕاستە ئەم حاڵی فەرەح ناکەم. لەو کاتەدا ڕۆژنامەی ژیانەوە لە سلەیمانی دەردەچوو. هەواڵی گەیشتنەوەی پیرەمێرد بە هەواڵێک بڵاو دەکاتەوە. جەنابی تۆفیق بەجی مەحمووداغا کە 23 ساڵە لە وەتەن دوور کەوتۆتەوە شەوی 30 کانونی دووەمی 1925 تەشریفی هاتەوە مەملەکەتەکەمان. بە قودومی ئەم زاتە زۆر مەسرور و خۆشحاڵە. بە ناوی هەموو خۆوڵاتیەکەوە بە خێراتنی دەکەین. پیرەمێرد شاعیر و نووسەر و سیاسەتمەدار و ڕۆژنامەوانێکی دیاری کوردە. ناوی تۆفیق کوڕی مەحمووداغای هەمزاغایە. لە گەڕەکی گۆیژە لە شاری سلەیمانی هاتۆتە دنیاوە. لە تەمەنی 7 ساڵیدا چۆتە حوجرە. پاش تەواوکردنی خوێندنی فەقیهەتی کراوە بە مەئموور نفوس لە سلەیمان. ساڵی 1898 لەگەڵ شێخ سەعیدی حەفیددا چووە بۆ تورکیا و ساڵی 1999 پێکەوە ئەچن بۆ حەج. دواتر ئەگەڕێتەوە تورکیا. پاشماوەیەک نازناوی بەجی پێبەخشراوە. هەر هەمان ساڵ بە فەرمانی سوڵتان عەبدولحەمید حاجی تۆفیق بووە بە ئەندامی ئەنجومەنی ئەستەمبول. لەو سەردەمەدا لە ئەستەمبول کۆلێژی یاسای تەواو کردووە. هەر لەوێ ژیانی هاوسەری لەگەڵ سامیە خانم پێک دەهێنێت. پاپیری وەکو بڵێ وەزیری دارایی سەردەمی بابانەکان بووە. بۆ پێ ئەم لە بنەماڵەیشی ناسراوە وەکو لە شەجەرەی بنەماڵەی سایبە کە من پێم وایە هەر پیرەمێرد خۆی ڕێشی خستە بێ. ئەمانە بە ئەسڵ ئەچنەوە بۆ ناوچەی بەختیاری لە ڕۆژهەڵاتی کوردستان لێەوە هەکاتی خۆی هاتوون و بنەماڵەیەشی گەورە بوون. دواتر لە ڕێگای ژن و ژنخوازی و تێکەڵیەوە ئەوەی ئەمەی کۆتاییان لێ دەرچووە. بۆ پێ پیرەمێرد لە بنەماڵەیەشی دەوڵەمەندی دەستڕۆ بووە. فرسەتیەوەی هەبووە بخوێنێ، فرسەتیەوەی هەبووە بتوانێت خۆی پێ بگەێنێ. ڕاستە وەکو خۆشی باسیەکە کاتی خۆی خوێندنێکی زۆر بەرزی نەخوێندەوە. پاش تەواوکردنی ئاسێشی دیاریکراوی خوێندن هەندێک وەزیفەی وەرگرتووە بۆ نمونە ناوچەی شاربازژێر یاخود لە شارە زوور و هەڵەبجە. لە هەڵەبجە سەرپەرشی ئەملاکی سەنیە بووە. بەڵام بە حکمی ئەوەی گەنجێکی وتوریایی چالاک بووە وە زمانی زانیوە لە پاڵ کوردیە تورشی و فارسێکی باشی زانیوە. زۆر جار گەورە و دەستڕۆکانی ئەم ناوچەیە سوودیان لێوەگرتووە. هەر لەو ڕێگای زمان زانینە پەیوەندی لەگەڵ زۆر لە گەورە پیاوانی ناوچەکە خۆش بووە. پیرەمێرد بیرمان نەچێ وەختێک کوردستان بەجێ هێڵێ و ئەچێ بۆ ئەستەمبول
لێرە خێزانی هەبوو غەزالەخانی خێزانی هەبوو و کچێکی هەبوو ڕەحمەخان ئەو نزیکەی 25 ساڵ ئەم خێزانی بەجێ هێڵێ لەوێ خێزانێکی تازە پێکەوانێ و لەوێ دوو کوڕیە بێ ویداد و نەژاد پیرەمێرد تێکەڵی جوڵانەوەی سیاسی کوردی بۆ لە باکوور و بەڕاستی دەرس و پندێکی گەورەی لێوەرگرتووە و خۆی باسیەکە هەر لە یەکەمین ڕێکخراوی ئاشکرای کوردی کە جەمعیەتی تەعاون و تەرەقی کورد بووە تا جەمعیەتی تعالی کوردستان کە لە کۆتایی ساڵی 1970 دامەزرا ئەو بەشداری تیا هەبوو خۆشی باسیەکە تەنانەت لە هاتنە سەرکاری اتحادیەکانە لەسەر و چالەشیە سیاسیە واتە دوای ڕاگانی مەشروطەی عوسمانی لە ساڵی 1970 گیرا و خراوەتە زیندان و ژیانی زۆر لە مەترسیە بوو. ئەوە بیری نەتەوایەتیەوە لە پیرەمێردەکە کە لەوێ لەگەڵ جەماعەتە سیاسەکانە ئیش بکات. ئەوە بیری نەتەوایەتیەوە لە پیرەمێردەکە لەوێ بنووسێت لە سەرنووسەری غەزەتەیەک بێت کە بە ناوی کوردەوە. ئەوە بیری نەتەوایەتیەوە لە پیرەمێردەکە کە لە جەماعەتی سیاسی کوردی کارا بێت بگرا. ئەوە هەر بیری نەتەوایەتیەوە لە پیرەمێردەکە کە هانا بۆ ئەوە بەرێت کە زمانێکی یەکگرتوو بدۆزێتەوە بۆ زمانی کوردی زمانێک بێ کە هەموو نەتەوەی کورد لەم سەر بۆ ئەو سەری بە یەک شێوازە زمان قسەکە و خۆیڵێ گلەیەکی یەکە وەرژێڕێکی گرتووە کاتێک چۆتە ناوچەکانی باکووری کوردستان کە خەمێکی قوڵە لە لای و ئەم قۆناغی یەکەم لە ژیانی پیرەمێرد کە شتێک کە زۆر ئاشنامانەکە لای هانابردنە بۆ کتێبخانەکانی ئەسەمبوڵ بە دوای مێژووی کورداگەڕاوە بە دوای بابەتەکانە گەڕاوە کە شەرەفخانی بەدلیسی لە شەرەفنامەیە بە وردی باسی ڕابردووی کوردانی کردووە واتە یەکێک لە خەمەقوڵەکانی بوو. دوجار پیرەمێرد گەشتۆتە ئەوە بەڕاستی ئەگەر بتەوێت نەتەوە لە ژێر دەسەڵاتی دەوڵەتێکی تردا وەربگری ئەمە شتێکی قورسە. پێی وایە ڕاستە تورکەکان لەوەیە بە زمان بڵێن نەتەوەی کورد مافی پێ ئەدەین ئازادی پێ ئەدەین ئەڵێ بەڵام ئەمە تەنها قسەیە بە کردار ئەم نەتەوەبوونە نایەتە دێ ئەبێت ئێمە خۆمان مەجای نەتەوایەتی خۆمان بەرەوە پێشەوە بین و نابێت لێرە بکەینە هەڵەیەکەوە پێمان وا بێ پیرەمێرد ناسیۆنالیستێکە کە ناسیۆنالیستێکی ئەوەی نەرجەسی بێت کە خۆپەرستی بێت بگرێ ناسیۆنالیستێکە بڕوای بە برایەتی کورد و عەرەب هەیە لە ناو دەوڵەتێکە. ئەم بڕوابوونە ئەڵێ بڕوان بە برایەتیەکەیە بەڵام براگەورێتیان نەبێ. ئەمە ناسیۆنالیستەکەی لە لای پیرەمێرد کە پێی وایە کورد لە ڕێگەی ناسینی ڕابردووی خۆیەوە ئەتوانێت هەم دەوڵەت پێک بهێنێت هەم ئایندێکی گەشت بۆ میلەتەکەی بهێنێتە پێشەوە. پیرەمێرد دەستی بردووە بۆ ئامرازێکی زۆر کاریگەر و گرنگ لە ڕۆژەی کوردەواریە کاویش ڕۆژنامەیە چکە ڕۆژنامەوانی هەرچەندە لە لای کورد کاروبارە سەرشەکەی جیاواز بووە لەو مەبەستە سەرێشەی کە ڕۆژنامەی لە ئەوروپا پێهاتوۆتە دنیا کە گاندنی هەواڵ و دەنگ و باز بووە بەڵام کورد بە حکمیەوەی ئامرازێکەکەی نەبووە بۆ گاندنی پەیام و مەبەستەکانی خۆی ڕۆژنامەگەری کردووە بەو ڕێگایە بۆ دەربڕینی ئاوات و خواستەکانی خۆی لەبەرەوە پیرەمێرد ئەو ڕێگا زۆر گرنگە ئەگرێتە بەر کە ڕێگای ڕۆژنامەوانیە و خۆشبەختانە و ڕۆژنامەیە ئەگرێتە دەست لە ژمارە 302ەوە 302 ڕۆژنامەی ژیانەوە ڕۆژنامەکە ئەگرێتە دەست وە سەرۆکاریەکە ئەو وەختە ڕۆژنامەکە شارەوانی سلێمانی خاوەنی بووە. بەم شێوەیە لە پیرەمێرد لەگەڵ یاڕوا هەتا ساڵی 1934 دوایی پیرەمێرد ڕۆژنامەکە لە شارەوانی سلێمانی وەرەگرێ واتە ئیمتیازەکەی ئەخاتە سەرخۆی و چاپخانەکەش لە شارەوانی بەکرێگرێ. بیرمانە چێ و چاپخانەی هەرە و چاپخانەیە کە کاتی خۆی مێزەرسۆن لە ساڵی 1920 هێنایە سلێمانی و سەرەتا پێشکەوتن و دوایی ڕۆژنامەکانی زەمانی شێخ مەحموود پاشتر
ژیانەوە جا ژیانی پێدەرکرا هەر هەمانە و چاپخانەیە لە شارەوانی بەکرێگرێ بەڵام لە کۆتایی ساڵی 1970 ئیجاری ئەم چاپخانەیە ڕاژیرێ واتە شارەوانی ڕۆژنامەکە لە پیرەمێرد چاپخانەکە لە پیرەمێرد دەسێنێتەوە لەبەرەوە پیرەمێرد ناچارە بێ خانۆکەی خۆی خاتە ڕانەچێتە بەغا چاپخانەیەکەکڕێ کە ئەو چاپخانەیەک ئێستا لە مۆزەخانەی چاپی سلێمانی ئێمە لە بنکەی ژین داماننا. ئێمە ئەبێ بچینە ناو ئەو شێواز و تەکنیکەی کە پیرەمێرد ڕۆژنامەکەی پێدەرکردووە. ئەو کاتە کۆمپیوتەر و ئەم شتانە نەبووە. ئەمە قاڵبێکیان هەبووە پیتەکانیان لە یەکتری داوە بە پێچەوانەی دوایی خراوەتە سەر ین و ڕاکێشراوە. ئیشێکی زۆر ینی ئەو کاتە چاپخانە زۆر سەرەتا بووە. لەبەرەوە پیرەمێرد چەند بەنووسینی بابەتەکانەوە ماندوو بووە، دا ئەوەنە 20 ئەوەنە بە چاپکردنی ڕۆژنامەکەەوە ماندوو بووە. جگە لە خەرجی جگە لە خەرجی کاغاز کە گەر سەردەمی بۆ نمونە ساڵانی چلەکان دووەم جەنگی جیهانی دەست پێ کرد لەو کاتەیە هەموو شتێک گرانە بێ. لەبەرەوە بەڕاستی ئەم وردەکاریانە ناڵم من کە ئەیبینم کە وێنەکانی ئەبینم ئەو جلانەی لەبەرایە هەستەکەم ئەم پیاوە ڕۆژانە چەند ماندوو بووە، زۆر ماندوو بوو پیرەمێرد. دەوری سەرشیش لەم ڕۆژنامەیە پیرەمێرد بینیوەتی لە ساڵەکانی کۆتایی ئاتوانین بڵێن لە وردە لە کۆتایی چلەکانە وردە کۆمەڵێ نووسەر پیا بوون تاکە تازەکە بە زۆری شعریان نووسێ یاخود وتار کەمکەمە وتاریان نووسیوە ژنە زۆربەی بابەتەکانی ڕۆژنامەکە پیرەمێرد خۆی نووسیون یعنی بەردەوام ئەو گۆشەیەکی بۆ بەناوی پەندی پێشینان بەردەوام سەروتاری نووسیوە بەردەوام ینی لە هەموو ژمارەیەکە دووسێ وتار خۆی نووسیوەتی بەردەوام شعری شاعرانی کۆنی لە ڕۆژنامەکە بڵاو کردەوە یاخود شعری مەولەوی یاخود مەولانە خالید یا شعری فارسی تەرجەمە کردووە بە کوردی و لە ڕۆژنامەکە بڵاوی کردێتەوە. لە دوا ساڵەکانی تەمەنیدا ناوی خۆی نا پیرەمێرد و 26 ساڵی تەمەنی بۆ ژیان و ژین و خزمەتکردنی گەلەکەی تەرخان کرد لە ڕووی ڕۆژنامەوانیەوە. پیرەمێرد جگە لەوەی دەستێکی باڵای هەبووە لە هەڵبەست هۆنینەوەدا توانیوێتی لە ڕێی شیعرەکانیەوە مێژووی ئەو سەردەمەی سلەیمانی و عێراق و دەور و بەری بۆ تۆمار بکات. پیرەمێرد بە نەسی خۆی لە قسەکانیە باسی ئەوواگاڵی حیاتی ژنان ئەوەنە لەو سەردەمایە ئەوەندە ئینقلابی ڕەنگاوڕەنگی جۆر بە جۆری لەخۆ گرتووە کە هیچ کەس نەیتوانیەوە بۆی ڕێک ببێتەوە. بە واتایی ئەو کاتی سەردەمی پیرەمێرد کە باسی ئەەکەین لەو سەدەیە ژن تایدا ئەتوانم بڵێم بەدوور لە ئارەزووی خۆی هاوسەرگیری کردووە ڕێی وەرنەگیراوە خوێندن زۆر قورس بووە کە بە ئاسانی بتوانێت ژن بخوێنێ تەلاق بە زۆر بە ئاسانی و بە سادەیی پیا و تەلاقی هەر کاتێویستە بێتی تەلاقی بەکارهێناوە کارکردن بۆ ژنان زۆر ئەستەم بووە لە چوارچێوەی ماڵە هەر خەریکی منداڵ بەخێوکردن و ماڵ و پێداویستیەکانی میوانداری و هاوسەری ئەرکی ئەو بووە. کولتور بە شێوەیەکی بەرفراوان کولتور و دابوونوریەتی کۆمەڵگە هیچ پاڵپشت و پشتیوانی ژنان نەبوون بۆ ڕائوەرگرتن بۆ بەهەندوەرگرتنی ئەوەی کە وەکو مرۆڤ پێویستی مامەڵەی لەگەڵا بکرێ. ئەمانە هەمووی گرفت بوون بۆ سەردەمێک کە باز لە خۆناغێکەکەین ئەم جیاوازی و جیاکاریانە لە ڕەهەندە پەروەردەیەکەوە لە ڕووی کللتوریەوە بۆ ژن باو بووە تەنانەت کڕین و فرۆشتن تەنانەت فرەژنی زۆر باو بووە لەو سەردەمەیە تەنانەت بۆ ئارایشکردن و خۆڕازانەوەی ژنان هەمیشە هەر کاتێک خۆی بڕازانایەتەوە خۆی ئارایش بکردە تانە و تەشەنەی زۆری لێ ئەترا لە ژنان تەنانەت جۆرە ئەتوانم بڵێم جۆرە سابوونێک هەبوو کە دێمەشۆری پێ ئەوترا لەو سەردەمەیە کە کاتێک ژنان یاکشانی ئەو سەردەمە بۆ سابوونە دەموچاویان بشدا یەکسەرتانیان لە ئەیە بە شارێک کە پیرەمێرد باسی ئەکا ئەڵێ دەموچاو ئەشوا بە دێمەشۆرە
وا دەردەکەوێت عاشقی زۆرە. ئەمە تانەیە کە لەو سەردەما بە ژنان وتراوە لەو کاتەیە ئارایش دەکە. پیرەمێر دەڵێت خۆزگە ببمە درەختێک بۆ قوتابخانەی کچان، ئەو کچانەی وا ئەخوێنن ببمە سێبەر بۆ ئەوان. هەندانی پیرەمێر لە زۆر هۆنراوایە بۆ کچان ڕنگدانەوەی هەیە. یەکێک لەوانە ئەڵێ ئەی کچینە وەرنە مەکتەب، ئێوە تەسکینی دڵن، زینەی باخ و تەرەقین، ڕەونەقی دەستەی گوڵن. ئەمە یەشێک بووە لەو تێکستە هۆنراوانی پیرەمێرد کە ئاماژەیە بۆ هاندانی کچان کە بێنە مەیدانی خوێندنەوە، چونکە باوەڕی وا بووە تەنها لە ڕێگەی خوێندن و زانست و فێربوونەوە ئەتوانن دەستەبەری مافەکانی خۆیان بکەن. پێبەپێی ئەو کاتە حەبسەخانی نەقیب ئەتوانم بڵێم هاندانی ژنان بۆ خوێندەواری. تەنانەت باسی لەوەی کرد باسی لەوە ئەکا ئەڵێ ژنان ئەتوانن بە عیلم و زانست منداڵەکانیان بە شێوەیەکی زۆر زانستیانە پەروەردە بکەن و بیکەنە نەوەیەکی دروست و کاریگەر لە ناو کۆمەڵگەی کوردیە. بە شێوەیەکی گشتی لە بواری خوێندنە ئەتوانم بڵێم هاندانی پیرەمێرد بۆ کچان زۆر کاریگەر بووە لە ڕێگەی بەڕێوەبردننی قوتابخانەیەکی زانستی شەوانە کە کچ و کورتایە لەو قوتابخانەیە ئەیان خوێن بووە دەواازەیەک بوو بۆ ئەو پیاوانەی کە بەڕۆژ کاریان نەکرد هەژار بوون کاتیان نەبوو بۆ خوێندەواری لەو خوێندنگەیە بوو بە دەواازەیەک تەنها ئەتوانم بڵێم ئەو خوێندنگەیە کاتی خۆی کەوکو باسی لێەوە ئەکرێت تەنها ناوەندێک نەبوو بۆ فێربوونی خوێندەواری بەڵکو ناوەندێکی پەروەردەی نیشتیمانی ڕۆشنبیری وەرزشی بووە بۆ لەبەر ئەوەی پیرەمێرد لەو سەردەمایە هانی کچانیاوە تەنانەت مسابقەی ڕێکخستووە هەر بە ناوی خۆی ئەڵێ مسابقەی فوتبۆڵێنی ڕێکخستووە لە ناو خوێندنگەکەیە بۆ ئەوەی کچان لە بواری وەرزشیە بەهرەکانیان دەرکەوێت. پیرەمێرد هاتووە هەندە بیری نەتەوایەتیەکەی پەرەی سندووە ویستێتی لە ڕێگەی شان و ئەدەب و فۆلکلۆرەوە نەتەوەکەی سەربخات هاتۆ بەرهەمی پیاسێکی تەمسیلی تاریخی باسکوورەکە محمود ئاغای شیوەکەڵە نمونەیەکە لە بیری نەتەوایەتی لای پیرەمێرد. محمود ئاغای شیوەکەڵ کەسایەتیشی مێژوویە ئەو ئەڵێ ئێمە کەسایەتەکانمان لە ڕابردووە کە بەڕاستی ئەهمێتیشیان هەبووە زنی بکەین و بیخێنە بەرباس ئەوەی کە خراپیشە ببێتەوانەیەک بۆمان. لە محمود ئاغای شیوەکەڵە ئێمە ئەوەتی ئەگەین پیرەمێرد زۆر خەمخۆرانە باسی کۆمەلگای کوردی ئەکات باسی ئەو دەردە ئەکا کە لە ناو کۆمەلگایە بڵاو بێتەوە بەڕاستی نەتەوەی وەرەبانی لەبەر و پێشبوون خاو کردوتەوە و نمونەی محمود ئاغای شیوەکەڵ نمونەیەکی زیینوە. هەروەها ئێمە مێژوویمان هەیە پێوترێ مێژووی خۆشەویستی کە پیرەمێرد وەکو شاننامەیەک بڵاوی کرۆ مەموزینە. تاریخی مەموزین بەڕاستی لای پیرەمێرد دووبارە بیری نەتەوایەتی ئەخاتەوە بەر گوێی هەموو کەس کە لە وتوێژی مەموزینە ئەگەر ئێمە بچینەوە سەر مەموزین لە وتوێژی هەردووچانە زۆر بە جوانی ئەو مەسەلە نەتەوایەتیە پەرەدەسێنە زین بەمان مەم دەڵێ بریا لە ڕابردووی کووردا کەسێکی وەکو تۆ هەبووە هێندە قارەمان تاکو ناوی لە تاریخا بمایەتەوە و خەڵک شانازی پێوە بکردایە بۆی نەتەوەکەمان لە ڕێگەی تۆ دەرکەوتایە. واتە ئەم توێژانە لەوەیە داڕێژەرەکەی ئەوەی ئەحمەدی خانی نەبێ پیرەمێرد خۆی هاتووە لە فکری خۆیەوە داڕشنەوەی بۆ کردووە. ڕاستەکەی لەو ساڵەدا دیزایانی ئەو ساحەکە ئەیانویست چاکەن. ئێمە چوار مهندیس و من بووم جەنابی شێخ عومەر و کاکەمال عەبدوڵڵا و کاکەمالی تر و چوار ئەندازیار و لەگەڵ منابووین. اینجا ئەم بیرۆکەی پیرەمێردە بەڕاستی ها بە مێشکما وتیان پەیکەریشمانە وتم بەسەر چاو ئەم بیرۆکەی پیرەمێردە چۆن ها بە مێشکماوت بە محافزی و سامور شێخ جەعفەر وتم وەڵای کاڵی سلەیمانی یەکسەر پیرەمێرد یعنی زۆر زەقە زەرورە کە پەیکەرێکی بۆ بکرێ
چکە خۆتان نەزانین کاڵێ بەیانی بوو لە خەو هەستام کە ڕوانیم بەفرەباری وە سلەیمانی وەکو بەڵقیس تارای زیوی پۆشی و ئەم شتانە ئەیژ بە قواڵ ناگرێ قوبوڵی کردو ئەمانە ئیشی ئەترەوە بوو پەیکەرەکە بەڕاستی بردم لە پەیمانگای هونەرە جوانەکە و سا لەوێ مامۆستا بووم لەوێ خوێندکارانیش خواڵ ناگرێ زۆر یارمەتیاندام لەو کارەدا ئیشەکەم تەواو کرد و بە چیمەنتۆ دامڕشت ئەو سا خۆیە بۆیە بە برۆنز و بەو شتانە عالەم زۆر پێشکەوتوو بوو ئەو ساش و ئێستش بەڵامی تر ئێمە ئیمکانێتەکەەوە بوو کە بە مادەی هیندامان پۆشی بە مادەی بڵێن بە چیمەنتۆ من دامڕشت و ئەمانە لەوێ دامناوە ڕاستە ڕێگەیان نامەوە جارۆک و شێوەیەکی سەرەتایی بەڵام کە پەیکەرەکە دروست بوو چوە ئەوە سەیریان کرد ئەمە بەدڵیان نەبوو و خەبەریان بە من ناوتیان ئەبێ ئەمە پشاری تۆی لای بێ ئیتر منی زۆڵا بە پەلە ها بە مێشک ماوتم بە مهندیسەکانی شمود وتم وەڵای من ئەمە دیوارێکی بووە کە مۆمانە ماندوو بووین لەگەڵیا زۆر وەمانە ئێوتیان باشۆڵا دیوارێکم بۆ کرد و دام پۆشی هاتن وتیان ئەیکەینەوانە ئێستا کاتێتی وتم باشە بەسەر چاو ئیتر هاتن بە پیک دیوارەکەیان ڕوخان بۆ نەکبەتیش پیرەمێر هەر دەرنەکەوت دووسێت چینیان ڕوخانتی پەیکەری پیرەمێردەکە هەر دەرنەکەویتر وڵات دەرکەوت دڵم خۆشوتم بەخواستە من تووشی شتێگە بم وتم نەوەکا بردبێتیان بە شەو ئەمانە ئیترەوە بوو دیوارەمان لابرد و پاکم کردوانە بەتەری چۆنەڵێنە بۆیەکی سپی جوانمان کرد و ئەوە تا ئێستا تایم ڕۆماوەتەوان بوو بە کارێکی بەڕاستی مێژوویی پیرەمێردم بەڕاستی بۆیە دروست کردووە بەس پەندەکانیم بەدڵ بوو لەبەر خاتری پەندەکانی من حەزم کرد جا ئەو عەشقەی من بۆ ئەو شتە تۆ شتێک زۆر زۆرە حەز لێ بێ دوای بکەوی هەر سەرکەوتووە بی هەر ئەنجامێکی باشێ بێ لە زۆر زروفیشە ئەبێ خۆ بگونجێنی لەگەڵ ئەو زروف و بارودۆخەدا ساڵی تازەیە نەورۆز هاتەوە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆز هاتەوە جەژنێکی کۆلی کووردا بەخۆشی و بەهاتەوە یەکێ لە کارەکانی تری پیرەمێرد بەڕاستی زیندووکردنەوەی نەورۆزە وەکو جەژنێکی کۆنی باو باپیرانمان دیارە ئەم جەژنە لەوە هاتووە کە پیرەمێرد وسیەتی ڕۆژێکی تایبەت لە ڕۆژە کۆنەکانی کوردەواری زیندوو کرد کە پێ بەمایی کۆکردنەوەی کوردەواری بە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانی زیندووکردنەوەی ئەمە بۆەوە نەبووە خوا نەخواستە دوژمنایەتی ئیسلام یاخود ئەم دینە بکە کە بەشی زۆری کوردەواری موسڵمان بوو هەتا ئێستاش بەڵام هەرچەندە لەو سەردەمەشە بەشێ لە خەڵکەکە بە تابەتی مەلاکان دژایەتیان کردووە و تویان ئەمە ئاگرپەرستی لە لای ئێمە زیندووە کاتەوە پیرەمێرد بۆ خۆشی چەند جار نووسیوەتی و توێتی بابە من ئاگرێکە من بەدەستی خۆم بیکەمەوە بیکوژێنمەوە ینی هیچ ئامادەنیم بیپەرستم شایانی پەرستن نیە تەنیا وەکو ڕەمزێکی کۆنی کوردەواری کە بە تابەتی ڕەمزێ بۆ تێپەڕاندنی زستان تەنیا ئەوەیە کە ئەجینا هیچ بەبەسێکی تری لە پشتەوە نەبووە مەبەسێکی بڵین بێدینی ڕاستیەکەی پیرەمێرد خەڵکی بردووەتە کارێزی وەسا شەریف لەوێ ئەو وەختە تا ڕادێ دوور بووە لە ناو شار لەوێ کۆبوونەتەوە پیرەمێرد ویستی خەڵک ئاشنا بکاتەوە بە تەبیعات وە سروشی خۆش بوێ ژینگە دۆستی لە لای خەڵک زیندوو بکاتەوە ڕاستی ئەمانن مەبەستە سەرچەکانی پیرەمێرد نەک خوا نەخواستە زیندووکردنەوەی جۆرێک بوو بێ لە ئاگرپەرستی کە کورد زۆر لە مێژە یعنی ئەو سەردەمە زۆر لە مێژ بۆ ئەو قۆناغی تێپەڕاندووە خۆی بیبلۆگرافیا کارێکی زۆر گرنگە بۆ کتێبخانە بۆ لێکۆڵەران بۆ خوێنەران تۆکەیت بیبلۆگرافیا و پێڕستکاریەکەی و من ینی لە چەند بۆنەیەکی ترا باسی ئەوم کردووە کە بیبلۆگرافیا و پێڕستکاری نووسەران یان ناودارانی کورد باشترین و شیاوترین خزمەتکردنی ئەوانە بەداخەوە لە کتێبخانەی کوردیش بیبلۆگرافیا زۆر کەمانی بۆ نمونە ئەگەر خوێندکارێک بیەوێ خوێندکاری ماستەر بێت دکتۆرا بێ هەر کەسێکی ئاسایی بیوێ لێکۆڵینەوە لەبارەی پیرەمێرد بکە ئەبێ زۆر ماندوو بێ ئەبێ زۆر بگەڕێ تۆ یەیت
هەموو بەرەمەکانی پیرەمێرد هەموو نووسینەکانی و هەموو کتێبانی لەسەر خۆی و ڕۆژنامەکانی نووسراوە ئەەکەی بە کتێبێک و خیتە بەردەست مەڕاستی ئەمە هەم کاراسانیە و هەم خزمەتێکی جوانی ئەم کەسایەتیان هەیە تۆ لە قوتابخانە باسی پیرەمێرد دەکەی بۆ قوتابیەکان ئەبێ بزانی چەند کتێبی هەیە پیرەمێرد دەیچێ ئەم وەڵامە وردانە دەداتەوە بیبلیۆگرافیا ئەداتەوە ئەم ئیشانە بەڕاستی یعنی هەروە ئاسان نین تۆ ئەبێت هەموو کتێبەکانی پیرەمێرد ساقیتەوە ئەگەر بتێ پێڕستی بابەتەکانی لە ڕۆژنە من لەمەی پێڕستی ژین و ژیان کە مامۆستا سیدیق ساڵح هاوکاری کردم ئەجنا بۆم نەئەکرا بەڕاستی لەبەرەوە ئاسان نییە تۆ بەتایبەت هەنێک کتێبی هەیە و پەندی پێشینانەکەی و ئەمانە ئەوەنە جار چاپ و بڵاوکرانە تۆ لە ئێران لە عێراق ئەمە ئەبێت تۆ لە بیبلیۆگرافیا هەمووی دانێ من ساڵانێکی زۆر بوو بەڕاستی بیرم لەوە کردەوە کە نووسینەکانی پیرەمێرد کۆبکەمەوە هەموو نووسینەکانی پیرەمێرد جگە لە شێعر لە ڕۆژنامە و گۆڤارەکانە دەرمهێناون دەفتەر زیاتر لە 2000 لاپەڕەیە نووسیونەتەوە ئەم نووسینانەی پیرەمێرد کاتێکی زۆرم سەرف کردووە بە نووسینەوەیان کە ڕاستی کارێکە زۆر زەحمەتە چکە ئەم ڕۆژنامانە زۆر زار هەڵی چاپی تایە کەم و کوڕی تایە و ڕاستی پێویستی بە جۆرێک لە لێزانی و سەلیقە هەیە بۆی لە شێوازی نووسینی پیرەمێرد هێ بکەیت وم کاتێکی زۆرم ڕاستی بە خەرزدا بۆ تێگەیشتن لە شێوازی نووسینی پیرەمێرد خۆشبەختانە ئێستا بڕاستی تێگەیشت و مەزانم پیرەمێرد چ جۆرە شێوازێکی لە نووسینە هەیە و ئەمە یارمەتی داوم کە هەموو ئەو بابەتانەی بنووسمەوە و ئەمە پرۆژەیەکە ڕەنگە بە چەند بەرگێ دەرچێت پیرەمێرد لە شاری سلەیمانی و لە تەمەنی 83 ساڵیدا بەهۆی نەخۆشی شەکرە و نەخۆشی گورچیلەوە کۆچی دوایی کردو بەسەر خواستی خۆی لە گردی مامەیارە بە خاک سپێردراوە.